خۆ بگرم بە جودایی ئەسەر لە ژینم نامێنێ ڕێزە ڕێزە ئاگر دووریت ڕۆح و جەسم مەسووتێنێ بۆ من پرسیارە بۆ هاتی بۆ ئازارت خستە گیانە بە دوو چاوی ئەفسونایی سووتاندت ڕیشەی ژیانە ئەرێ بڕۆ بێوەفای تۆ ماڵی دنیا بێوەفایە بەدەستی تۆ من شکاوم تۆڵەی کاری خودایە ئێستایی تر ئەم دووریە ڕۆحی خەسەم ئەشکێنێ چاوم مەسا جەسەی دڵما ڕۆژێ سەد جار ئەگرێنێ ئەرێ بڕۆ بێوەفای تۆ مەڵی دنیا بێوەفایە بەدەستی تۆ من شکاوم تۆ ئەڵێی کاری خودایە ئەرێ بڕۆ بێوەفای تۆ ماڵی دنیا بێوەفایە بەدەستی تۆ من شکاوم تۆڵەی کاری خودایە ئێستایی تر ئەم دووریە ڕۆحی خەسەم ئەشکێنێ چاوم مەسا جەسەی دڵما ڕۆژێ سەد جار ئەگرێنێ